سڵاو هاوڕێن بەخێربێنەوە بۆ ڤیددیوەکی تازە لەو ڤیددیۆ ئەو ڕۆباسی کۆمپانیای نۆکیا دەکەم. ئەو کۆمپانیایە کە سەر و 150 بازاری بەدەست بوو وای لێ هەر بگاتە خوار 104 لە مەبیعاتی مۆبایل. بۆیە لە بیر مەکەن ڤیددیوەکە لایک بکەن و سەبسکرایبی چەناڵەکە بکەن و ڤیددیۆکە شێرکەن لەبەرەوەی ئیسفادەیەکی باشی هەیە بۆ چەناڵەکە. با دەست پێکەین. طبعاً کۆمپانیای نۆکیا لە ساڵی 1965 لەلایەن کابرایەکەوە بەناوی فریدریک تەسیس دەکرێت. ئەو شەریکە ئەو کۆمپانیای دادەنرێت. یەکەمین بوار کە ئەو کۆمپانیا ئیشی لێ کردەوەی دروستکردنی کاغەز بووە. دوای ئەوە بەرەبەرە کە هەر مەجالێک هەر بوارێک لە وڵاتەکە گەشەی سەندیە دەستی پێ کردووە کە ئیشی لێ کردووە خاستان دوای شۆڕشی پیشەسازی و ئەو بابەتە لە ساڵی 1960 بە دوای ئەوە هەڵساوە بە دروستکردنی ماتۆڕ و مۆلیدەی کارەبایی وشتیوە تا دەگاتە 1960 لەو کاتە هیچ لە مەجای تەکنەلۆجیا و مۆبایل وشتیوە و تەلەڤیزیۆن وشتیوە هیچ دەستەچی نەبوو بەس تۆزێک مەشغوڵی دروستکردنی مەسەلەن کێبڵی تەلەفۆن و کەرستە و ئەدەواتی جیازی تەلەفۆنی وشتیوای ئەوی کۆنەکانی نۆرمەڵ تا 1960 یەکەمین جار دەست پێ دەکات بە دروستکردنی تەلەڤیزیۆن و تای سیارە تا دەگاتە 1970 لەگەڵ بە هاوکاری لەگەڵ کۆمپانیایەکی تری فنلەندی طبعاً کۆمپانیای نۆکیا کۆمپانیایەکی فنلەندیە هەڵدەستێ بە دروستکردنی یەکەمین تەلەفۆنی لاسلکی لەناو سیارەکە و تەلەفۆنە ڕاستە لاسلکیە بەس دەبات لەناو سیارە بە عەفوو. دوای ئەوە لە ساڵی 1984 یەکەمین تەلەفۆنی دروست دەکات بە ناوی مۆبێرە وەکمان. طبعاً ئەو تەلەفۆنە بۆ ئەو کات زۆر قورس و ئەوستانێ لە ڕسمیش دای دەنێم ئەو تەلەفۆنە وەزنی 10 کیلۆیە. دوای 3 ساڵ دوای ئەوە 1970 هەڵدەستێ بە دروستکردنی مۆبێرە سیتیمان 900. طبعاً ئەو تەلەفۆنە ئەو کات بە نزیکەی $5,000 فرۆشراوە بە پارەی ینی بەبێ لێکدانوەی ئیقتصادی کە ئەو پارەی ئەو وەختی قووەتەکەی چەند بوو بە نسبەت ئێستا ئەگەر مقارنەی بکەین. دوای ئەوە دەبێتە ساڵی 1998 کە پاشەوەی ئەو ئەزمە ئیقتصادیە کە لە فنلەندا و لە هەندێک وڵاتی ئەوروپی ڕوویدا پاش ڕووخانی یەکێتی سۆڤیەت ئەو کات لەبەرەوەی زەختێکی زۆر لەسەر کۆمپانیای نۆکیا لەسەر مۆزەفەکانی هەیە لەبەر مەبیعات وشتیوە وی لێدێ مدیری تەنفیزیەکەیان ینی بەڕێوەبەری گشتی کۆمپانیەکە ئینتیحارەکە. دوای ئەوە لەبەرەوەی کۆمپانیای نۆکیا کە بەشی فرۆشتنی زۆر دابەزیوە هەڵدەستێ بە دابشکردنی کۆمپانیەکە بۆ 6 بەش. هەر بەشە و لە مەجالێکیش دەکا هەموو تقریبان کۆمپانیای نۆکیا هەموو بەشەکان دەفرۆشرێتەوە بەس بەشی مۆبایل دەمینێ کە ئیشی لێ دەکا و بەرەبەرە گەشەی پێدەدات تا دەگاتە ئەو نۆکیای کە ئێمە دەیناسین. بۆیە لە ساڵی 1991 کۆمپانیای نۆکیا یەکەمین مۆبایل دروست دەکات کە بە تۆڕی GSM 2G ناوبانگە ئیش دەکاتن کە ئەویش مۆبایلی نۆکیا 1011. طبعاً زۆربەی ئەوستانی کە باز دەکەم مەحاڵ دەکەم بە ینی بە ڕسم و بە گراف و بە ئینفۆگرافیک بۆتان دابنێم. طبعاً کۆمپانیای نۆکیا ئەگەر لێکی بیتەوە پێشتر ئەو کۆمپانیە کە ئێستا ئەوهالیاتوە لایەکی گەنجی ئێستانای ناسی و جیلی کۆن و جیلی ئێمە هەموو بە باشی دەیناسن و لەسەر نۆکیا گەورە بوونە. طبعاً ئەگەر ئەو ڕسمەتان بۆ دادنێم ئەگەر مڵاحەزە بکەی بزانە لە تۆپ ئەو مۆبایلی کە زۆرترین فرۆشتنیان هەبووە لە دنیا بە درێژای مێژوو چەندیان کۆمپانیای نۆکیانە. طبعاً و لە عین وەختیش ئەگەر تەماشای مەبیعاتی نۆکیا بکەیت لەو کاتەوە کە دەستی پێ کردووە دوای بەرەبەرە چۆن مەبیعاتەکەی دابەزیوە. طبعاً دوای ئەوە کۆمپانیای نۆکیا لە ساڵی 1991 لەو کاتەوە شۆڕشەکە دەست پێ دەکات بە دروستکردنی مۆبایلە ناوبانگەکان وەک C3 و ئەوانەی کە لێرە مەشهووربوون بە ناوی عەلی باپیر و ئەو نۆع مۆبایلانە. طبعاً دوای ئەوە کۆمپانیای نۆکیا لەو کاتەوە تا نزیک ساڵی 2007 ئەتا کاتی ئەعلانکردنی ئایفۆن لەلایەن شەریکی ئەپڵەوە کۆمپانیای نۆکیا ڕۆژ بە ڕۆژ مەبیعاتی لە قیمەی بەرز بوون لە قیمەی گەورەی زیاتر سەر و 150 بازاری بەدەست بوو
مۆبایلی بە هەموو شکلێک و حەجمەک و نەوعەک و ستایل و بە هەموو نوعێک دروستی دەکرد تا دەگاتە ساڵی 2007 و طبعاً لەگە ئەو ساڵی کە نۆکیا دەردەچی عەفو کە ئایفۆن دەردەچی لەلایەن ئەپڵەوە کە ئەندرۆید بەرەبەرە ناوبانگ پیا دەکا و کۆمپانیاکان دەچن عەقدی لەگە گوگڵ دەکەن بۆ ئەوی ئۆپرێتینگ سیستەمی ئەندرۆید بخەنە ناو مۆبایلەکانیان. نۆکیا ساڵی 2007 و 2008 هەردووچی ئەرقامێکی خەیاڵی دێنی لە فرۆشتن لەبەر ئەوەی هێشتا بازار بۆ دەرەجەی نەگۆڕابوو نەچوو بەسەر ئەو سمارتفۆنانەی کە ئێستا ئەمە بۆ نوع شکلێکی ئێستا ئەمە شارەزاینە و مۆبایلێکی گەورە و هەمی شاشە و تەچ سکرین. طبعاً دوای بەرەبەرە نۆکیا بەرەو دابەزین چوو. طبعاً ئەوە ئەتا ئێستا ئەو بەس معلومات بوو بەس ئەوەندەی کە ئەمن حەز دەکەم پێتان بڵێم نۆکیا بۆ گەیشتە ئەو حەدەی تۆزێک ڕیپۆرت و شتم خوێندەوە لەسەری دەڵێ زۆربەی مۆزەفەکان دوای ئەوەی کە نۆکیا گەیشتە ئەو حەدەی باسی دەکەن دەڵێن ئەو زەختەی کە لەسەر ئێمە هەبوو لە شەریکە بۆ ئەوی زۆرتری مەبیعات بینین ینی ئەو تارگێتی کە مەبیعاتمان هەیە دەبی بەردەوام بین بیهێنین زۆربەی مۆزەفەکان و زۆربەی قسمەکان لەو کۆمپانیای بەشەکان یان هیچ بیریان بۆی نەدەچوو کە ئیبداع بکەن شتی تازە دروست بکەن شتی تازە بین لە ناوێ یان منافسەکانی یان ڕکابەرەکانیان گەیشتونەتە چیە طبعاً هەموو مێشکیان لەسەر مەبیعات بوو صح ڕاستە و صح کە بەردەوام بوون لە بەدەستهێنانی ئەو فرۆشن و ئەو مەبیعاتە و ئەو ژمارانە بەس ئەو ژمارانە ینی کورخایان نەزرێژخایان نیە لەبەرەوەی ئەوان ئەو خەتەرەی ئەو مەترسی کە لە لایەن سمارتفۆن وەک ئەندرۆید و ئایفۆن هەبوو بۆیان بشیان بینی بە ئیمالیان کردبوو لەبەرەوەی بەس مێشیان لەسەر فرۆشتن بوو بۆیە ئەو یەکێک لە سەبەبەکانە کە کۆمپانیای نۆکیا بە تەواوەتی بەرە ڕووخان ڕۆی. طبعاً دوای ئەوە کە 2007 و هەشکەوەیان بەسەرات هەستان گوتیان مادەم خەڵک حەزی لە مۆبایلی شاشەی تەچە و گەورەی و شتیوە هەستان مۆبایلیان دروست کرد و ئەو شتانە هەر فەشەلی هینە مەزمع مۆبایلێکیان دروست کرد گەورە بوو شاشەی بتە منافسی مەسەل مۆبایلەکانی ئەندرۆید و ئایفۆن هەر فەشەلی هینە. طبعاً 2010 ئەو وەختی بەخەبەر هاتنەوە کە هەموو مشکلەکە لە جیهاز و لە مۆبایلەکە نییە هەموو مشکلەکە لە سۆفێرە لە بەرەوەی سۆفێر و هاردوێر هەردووچیان تەواوکەری یەکترین یەکەچیان خەلەلی هەبی هەردووچیان فەشەلێنی هەردووچیان ناجح بن هەردووچیان ناجح دەبن ینی فکرەکە لێرێ دەبێ ئەو دووە تەواوکەری یەک بن نەک زڵدی یەک بن ینی نۆکیا جیازەکانی زۆر کواڵتی باش و دروستکردن و هەمووی بە تەریقەی زۆر ئیبداع دروست دەکرا بەس کە دەگەیشتە سەر سۆفێرەکەی نەزۆک بوو هیچی پێ نەدەکرا مقارنەتەن بە ئایفۆن و بە ئەندرۆید بۆیە ئەو یەکێک لە سەبەبەکان بوو کە وەک بڵێ گوڵەی ئینتیحار بوو بۆ نۆکیا لەبەرەوەی ساید و جانبی سۆفێریان ئیمال کردەوە مێشکیان لەسەر دروستکردنی جیاز بوو با مشکل و حەزمەک بەس بۆ بزانن خەڵک مۆبایل بۆ شکل دەکڕی خەڵک ڕاستە مۆبایل بۆ شکل بۆ حەزم دەکری بەس هەمان کاتدا بۆ سۆفێرەکەش دەکری یعنی تو مۆبایلێک بکری ئاخر دەرزە کە ئەوەی لەسەر بی و شاشە و گەورە و کوالتی باش بەس وەکی سۆفێرەکەی بە کەڵک نەئیسفادەی چیە. دوای ئەوە کە زانیان وەزعکە ئەوەیە 2014 لەگەڵ کۆمپانیای مایکرۆسۆفت بە حساب ئەو کات گەیشتە سەر ئیتفاقێک کە ویندۆز فۆنی بخەنە ناو مۆبایلی نۆکیا پاشەوەی کە 2010 نۆکیا ئۆپرێتینگ سیستەمەکی خۆی بڵاوکردنەوەی میگۆ بوو پاشوی ئەوش دوای ساڵێک فەشەلی هیناوازیان لە هینا لەبەرەوەی زۆر تاخیر خەبەریان بووە لە خەتەری ئایفۆن و خەتەری ئەندرۆید. 2014 کە لەگە مایکرۆسۆفتی پارتنەرە بیان کرد و یەکیان گرت تاوان کۆمپانیای مایکرۆسۆفت کە ئەو کات ئەپڵ بەرەبەرە بەرەو پێش دەچوو لە مۆبایل و زائیدەن گوگڵیش دەبینی ئەندرۆیدی هەیە و مایکرۆسۆفت کۆمپانیایەکی سۆفێرە حەزی کرد بەشێک لەو بازارە بباتن بازاری مۆبایل هەستا ویندۆز فۆنی ئەلان کرد ویندۆز مۆبایل ئەو ئۆپرێتینگ سیستەمە هەستا گەڕا بەسەر هەموو شەریکاتەکان بۆی لێ بکردنەوە ینی دایبنێن ناو مۆبایلەکانی خۆیان تەبەنی بکەن کەس وەری نەکرد لەبەرەوەی ئەندرۆید هەبوو نفسی ئیشی ویشی دەکرد بەلاش بوو بۆوان بۆی هەموو چوونە سەر ئەندرۆید ئەو کات کەس نەمان نۆکیاش لەو حالەتەی لەبەرەوەی ئەو وەختی وەزەی زۆر خراپ بۆ هادەکرا مدیر وشتی وای دەگۆڕا یەکێک لە مدیرەکانی نۆکیا کە تازەی نابیان کات خۆی لە مایکرۆسۆفت بوو لەبەرەوەی علاقەرچی نزیکیان نەبوو هەستا لەگە مایکرۆسۆفت ئەویان کرد بە حساب ویندۆز فۆنی بخەنە ناو مۆبایلی و هەر فەشەلی هینا تاوەی لێدێ ساڵی 2012 کۆمپانیای مایکرۆسۆفت هەڵدەسێ
دەڵێ مادەم ئێوە هەر ناتوانن نەزاحەت بێنن من بخۆم ئەو بەشەی مۆبایلتانێ دەکردمەوە بخۆم دروستی دەکەم نۆکیە هەم جیهاز هەم سۆفێر ئەویش پاشوی کە پاش چەند مەحاولەتی زۆر بۆەوەی نەزاحەت بە ویندۆز فۆن و بە نۆکیا بینی هەر فەشەلێنی تا 2014 بە تەواوەتی کۆمپانیای نۆکیا سەحب دەبێتەوە لە مەجالی مۆبایل تا ئەو خیرانە کۆمپانیای HMK عفو سینی هەڵەستێ بەکڕینەوەی نۆکیا و دووبارە تۆزێک مۆبایل نۆکیاستا خستۆتە بازاڕەوە وەک یادگارێک بە ستایلی یادگاری بۆ کۆمپانیا ئەو جیلانی خۆمان کە ئەوی لەسەر نۆکیا گەورە بووینە طبعاً ئێستا نۆکیا لە چێندەرە لە چاو شەریکاتی تر شەریکەکە ڕاستە مۆبایل دروست ناکە بەزماوە طبعاً نۆکیا یەکێکە لەو سێ کۆمپانیایی کە لە دنیاە کە ئێستا ئیش لەسەر ژێرخانی ئابووری 5G دەکەن لە وڵاتەکان ئریکسۆنی سویدی هواوی سینی نۆکیای فنلەندی طبعاً نۆکیا حسب هەموو ئەو تەوەقوعانەی و ئەو شتانەی کە هەیەی تەسەوڕ دەکات لە هەر مۆبایلێک کە بفرۆشرێ 5G لەسەربی 3 بۆ 4 یورۆ قازانج بکە لەبەر ئەو بەڕای اختراعانەی کە هەیتی طبعاً بەڕای اختراعاتی زۆری هەیە لە مەجای تەطویرکردنی 5G یان لە مەجای گەشەپێندانی 5G طبعاً بەڕای اختراع چییە ئەو کەسانەی کە لەوانەیە زانیاریان نەبی بەڕای اختراع ئەو ینی مثلا بۆ نمونە چەند ڕیسێرچ و ئەبحاس و ئەو شتانە دەکەن کۆمپانیای نۆکیا بۆ ئەوەی لە مەجای 5G لە شتێک باش بن تاوەی لێ شتێکی تازە دەدۆزنەوە بە ناوی خۆیان تۆماری دەکەن خاصی وانە هەر کۆمپانیایەکی تر ئەو شتە بەکاربێنی دەبی پارە بداتە نۆکیا ئەو بەڕای اختراع نۆکیا تقریبان خاوەنی زۆرترین بەڕای اختراع لە بواری 5G بۆیە تەسەوڕ خۆی حەسب تەسەوری خۆی 3 بۆ 4 یورۆ پێیا بکات لە هەر مۆبایلێک کە 5G تێدای بفرۆشرێ بۆیە ببورن دالی بردنەکەم یددیوەکەم درێژ و بەس زانیارەکان زۆر بوون حەزیشم کرد تۆزی بە ئاسانی و بە خێرای بۆتان باسکەم ئەگەر یددیوەکەتان بەدڵ بوو کە لایک و سبسکرایب لەبیر مەکەن بە هیوای یددیۆی تازە